بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، برزان خوشوستان لا فرمودي شازدمين لا كتاب 40 النووية إمام نووي قراينا وخزمت جنابتان بو پیشکش کردنی برنامه کنوی و فرموده کنوی لا فرمودەکانی خۆشەویستمان سەروەرمان درودی خوای لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش کە فەرمودەی ئەبوو هورەیرەیە ڕەزامەندی خوای لەسەر بی و فەرمودەیەکی صحیحە کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە. فەرمودەکە ئەگەرچی زۆر کورتە بەڵام باسی بابەتێکی زۆر هەستیار و زۆر گرنگ دەکە، بۆیەش یعنی پڕ معنایە و زۆر فراوانە قسەکردن لەسەر فەرمودەکە، بۆیە ئێمەش بە پشتیوانی خوای گەورە هەوڵە دەین بەپێی ئەو کاتەی لە پێشمان ئینشاءالله هەندێک قسەی لەسەر بکەین. ئەویش کە ئەبوو هورەیرە دەجێرتەوە دەفەرمێت أن رجلا قال للنبي صلى الله عليه وسلم أوصني قال لا تغضب فردد مرارا قال لا تغضب. بەڕێزان، فەرمودەکە بڵێن تەرجەمەکەی ئەوەیە کە ئەبوو هورەیرە باسەکە دەجێرتەوە دەفەرمێت پیاوەک کەسێک پرسیاری کرد لە پێغەمبەر درودی خوای لەسەر بی یان داوای کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاری بکە، داوای کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاری بکە. ئەو جا لە وەڵامدا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی ئامۆژگاریەکەی ئەوە بوو کە فەرمووی لا تەغضب، تووڕە مەبە. دوایە دیسان دووبارە ئەو پیاوە دووبارە داوای کردەوە یا رسول الله ئەوصینی وەسیەتم کە ئامۆژگاریەترم کە. دیسان پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێ دووەمیش هەر فەرمووی لا تەغضب، جارێ سێم چەند جارە کە ئەو داوای ئامۆژگاری دەکرد پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنیا هەر ئەو ئامۆژگاریەی هەبوو کە ئەویش بریتی بۆ لەوەی کە تووڕە مەبە. بۆیە ئەم بڵێن فەرمودەیە باسی تووڕەبوونی ئینسانەکە. طبعا زۆر شت هەیە کە ئینشاءالله ئێمە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین. پێش هەموو شتێک ئەم فەرمودەیە حەقەت زۆر لە زانایان یعنی زۆر بە گرنگی داناوە و وەصفی فەرمودەکەیان کردووە کە یەکێکە لە فەرمودە هەرە بڵێن گەورە و گرنگەکان. بۆ نمونە ئیمامی جوردانی کە یەکێکە لەوانەی کە ئەربعین نەوەویەی شەرح کردووە لە الجواهر اللؤلؤية شرح الأربعين النووية کە دێتە سەر ئەم فەرمودەیە دەفەرمێت إن هذا الحديث حديث عظيم وهو من جوامع الكلم لأنه جمع بين خيري الدنيا والآخرة. دەفەرمێت ئەم فەرمودەیە یەکێکە لە فەرمودە هەرە گرنگەکان لەبەر ئەوە چونکە فەرمودەیەکی زۆر کورتە لە جەوامع الکەلیمە، بەڵام باسی بابەتێکی زۆر فراوان و گەورە دەکا، ئەویش کە بابەتی تووڕەبوونە. لەبەر ئەوە چونکە ئەم فەرمودەیە کۆی کردەوە خێری دنیا و قیامەتی کۆی کردەوە یان کۆ بوویتەوە لەم فەرمودەیە. و هەروەها ابن التین کە ابن حەجەر عەسقەلانی بڵێن بوومان دەجێرتەوە لە فەتح الباری کە یەکێک لە زانایان بە ناوی ابن التین ڕەحمەتی خوای لێبی کە باسی ئەم فەرمودەیە دەکا، دەفەرمێت چی؟ جمع في قوله لا تغضب خير الدين والآخرة. وەکو بڵێن قسەی پێشتریش نفسی ئەو قسەیە دەکا، دەفەرمێت لا تغضب خێری دنیا و قیامەتی کۆی کردەوە لە وشەیە کە بریتیە لا تغضب. دوای فەرموو لأن الغضب يؤول إلى التقاطع ومنع الرفق وربما آل إلى أن يؤذي المغضوب عليه فينقص ذلك من الدين. دەفەرمێت چونکە تووڕەبوون دەبیتە هۆی ئەوەی کە پچران و بڵێن دوورکەوتنەوە و پەیوەندی بڵێن پچرانی پەیوەندی لە نێوان خەڵک و ئەو جاش دەبیتە هۆی ئەوەی کە نەرمونیانی نەمینی یان خەڵک بڵێن زیاتر بەرەو بڵێن توندوتیژی بچی، بەڵکو طبعا حتمەنیش دەبیتە هۆی ئەوەی کە ئەو کەسەی کە لی تووڕە بووە یعنی زۆر جار دەبیتە هۆی ئەوەی کە ئەزیەتیشی دەدرێ ئەو کەسە وجا چ بە قسە چ بە کردەوە. و ئەمە هەمووشی دەبیتە هۆی ئەوەی کە
دینی ئەو کەسە ناقصە بی. و ابن حجري هيتميش كباسي أم فرموديامان بودكا دفرميت هذا الحديث من بدائع جوامع كلمه التي خص بها صلى الله عليه وسلم. دفرميت أم فرموديا يكك لداهنان كاني بلين قساكانو فرمودكان پیغمبر درود خواه سربي ك لا وشي زور كم يعني بلين عبارة دارشني كي زور كرد ك بلام لهمان كادا بر معنابي. آخر قصة طبعا زور لزانيان وصفي أم حديثان كردوا بلام قصي إمامي مناوي رحمة إخوائي لبي أوش كباسي أم فرموديا دا كده فرميت حديث الغضب هذا ربع الإسلامي. دا فرميت فرمودي توربون أم فرموديا يعني يكلا سرچوار إسلام بيك دينيتن ربع الإسلامي لبرشي دا فرمي لي أن الأعمال خير وشر همو كردوكان همو قسكان همو بلين اشتكان بريتية ليان خير يان شر والشر ينشأ عن شهوة وغضب. دا فرميت كردوي شريش هوكاركي يان شهوة يان توربونه صانع يعني يان آرزوي إنسان هوا ونفسه آرزوي يانش توربونه. والخير يتضمن نفي الغضب وخيرك لوداك إنسان دور كويت ولا شيء لتوربون فتضمن نفي الشر وهو ربع الجموع يعني أو شاريك بيكوا دو بشي خير دو بشي شر كواتا ويكله كاركان شر توربون كواتا بو حسابه دبيت يكل سر شاري همو آيني بيروزي إسلام زانا برزان شند جرنجا أم بابتي توربون. دينا سر فرمودكا كأبو هريرة فرموي أن رجلا ليرا طبعا رجل بمبهم هاتوا يعني بياوك شيء أم بياوة طبعا كان قسيك هي بونمونا حديثك مان هي كخدي إمامي بلين أبو الدرداء دجيرتوا كإمامي طبراني أم حديثي روايتك بوي دالين أو كسا أبو الدرداء بوا ببلغي أويك وكوكوت مان إمام طبراني حديث أبو الدرداء روايتك دفرميت قال قلت يا رسول الله دلني على عمل يدخلني الجنة. يعني أبو الدرداء أما بحديثك ترهاتو وكا دعوي كردو على بيغمبر صلى الله عليه وسلم بوويك أمش غريب كبكردويك بوويك بهوي أم كردوية بجتبهشت. فقال النبي صلى الله عليه وسلم لا تغضب ولك الجنة تورمبا وأتو بهشتي دا چیه بهشت اگه بتوید بچیه بهشت توره مبا بوی هندک لزانهان دالين ام رجلك بمبهمي هاتوا لرواية بخاري او ابو الدرداء هندك تر دالين كسا كتر بناوي جارية بن قدامة يعني اوانش بلين هندك تأويل وهندك بلين بلغي تري خو يعني هي بلان برزان ليرا گرنگني هر چه بي بويش زور جار مثلا ام كسا بمبهمي هاتوا لبروا بيسناك بحبا خلق نزاني تشيش أو كذا يبرا هيج حكمك ترتبناك أو كذا أبو الدرداء بي فلان بي فيسار بي هر كسك بي جرينك وايا كسك هاتوتا لاي پیغمبر درود خواه سر بي داواي آموشگاري كردوا پیغمبر صلى الله عليه وسلم ولامي دايتا وبوا لا تغضب يتر وكو قوتمان هر چي بي اگر چي وكو قوتمان زانان هر تحقيقا كان بو اوي بزانن ام كسا چيه بلام اما بابتكي گرنگ نیه يعني بزاندري یا نزاندري ام کسا چه هیچ لبابتكو لناوروكي بابتكا ناگوردري. دعاء كده فرميت أوصيني ما بستي بي يعني دلني على عمل ينفعني يعني چونك وصيت يعني زور جار وشي وصيت لبو دعاء مردن ديت كده لي مثلا فلان كس وصيتي كردية كلا دعاء مردني ها او هاي بوب كان بون منايان دعاء بوب كان يان خيري بوب كان الى اخره بلام وصيت يعني نخير نكتني على ابو مردنا يعني جاروايا كابرا مثلا بون من سفرك پیش سفر که مثلا وصیتی مالو من دالی دکه آگاتان لخوتان بی مثلا نچن همو جیگ لمال در نچن که بو شو بینه و تا دوای يعني ما وكابرا نمردوا بوي وصيت يعني دعوة كردني نصيحة آموشگاري بوي ام كسكهاتا خدمة پیغمبر صلى الله عليه وسلم فرموي أوصيني يعني أي پیغمبر إخوة آموشگارين بك شتكم بي بلي بو أوي سودم بي بگيني أو جاء پیغمبر صلى الله عليه وسلم كفرموي لا تغضب
لێرە کە فەرمووی لا تەغضەب مەبەستی پێ دوور بکەوە لە هوکارەکانی تووڕەبوون، یعنی چونکە لا تەغضەب بەڕێزان لێرە غەضەب تووڕەبوون غەریزەیەکە، خوای گەورە دروستی کردووە لە ناو ناخی هەموو کەسێک، هەلە منداڵەوە منداڵ مەسەلەن کاتوو بۆ نمونە لەعابەیەکی بەدەستیتی کە لێ وەرەگری تووڕە دەبی دەگریە، یعنی ئەمە شتەکە لە ناخی ئینساندا هەیە، ئەمە غەریزەیەکە، چۆن غەریزەی مەسەلەن غەریزەکانی تر بوو نمونە خۆشویستنی شتێک، یعنی خۆشەویستی ئەمە غەریزەیەکە، هەموو کەس لە ناو ناخیدا هەیە، بەڵام خوای گەورە کە غەرائیزی دروست کردووە لە ناو ناخی ئینسان ڕێیشی بووی داناوە ئەم غەریزەیە لە چێ سەرفیکە، بۆیە ئێمە دوای چەند خاڵێکی تر دێنە سەر ئەمەش ئایا غەضەب تووڕەبوون هەمووی مەذمومە، هەمووی مەکروهە، هەمووی دروست نییە، نا، بەڵکو هەندێک تووڕەبوون هەیە پێویستە، بەڵکو واجبە، کەواتە ئەمە غەریزەیەکە، بەڵام کەی ئینسان دەبی تووڕەبی کەی نابی تووڕەبی، لە بوچی بابەتێک لە بوچی مەبەستێک ئینسان تووڕەبی لە بوچی مەبەستێک نابی تووڕەبی، کەواتە لا تەغضەب مەبەستی پێ ئەوەیە هەوڵ بدە دوورکەوە لە هوکارەکانی ئەو شتانەی کە وا لە ئینسانەکەن کە ئینسان چبی تووڕە ببی. بۆیە بەڕێزان چەند سەرنجێکی تریش هەر لەسەر ئەم ئەوسینی وەلا تەغضەب، ئەوسنی لێرە ئەمە وەکو زانایان دەفەرمونون سنەتە بەلکو مستحەبە، باشترە، باش وایە کە ئینسان بە تایبەتی کەسێکی زانایەک عالمێک پیاو چاکێک مەسەلەن کەسێک لە خۆی گەورەترە، کەسێک خیبرە و تەجروبە و ئەزمون و شارەزایی هەیە مەسەل لە بوارێک، ئینسان بچتە لای داوای لێ بکە بڵێ من هاتیمە ئامۆژگاریم بکەیت، طبعا ئەمە بۆ هەموو بابەتێک، ینی مەسەلەن بۆ نمونە تو دەتەوێت پرۆژەیەکی بازرگانی تیجارەت بکەیت، دوکانێک دابنەی بۆ نمونە، ئەو کاتە بڕوو مشورەتی ئەو کەسە بکە کە خیبرەی هەیە پێشتر کە بازرگانە، بڕوو داوای لێ بکە تو قازانجەکەی، یان کابرایەک دەیەوێ ژن بینی بڕوو لای ئەوانەی کە پێشتر لەو پرۆسەیە بڵێن تێپەڕ بووینە بزانە داوایان لێ بکە، بزانە بەچی ئامۆژگاریت دەکەن و هەتا دوایی، کەواتە و بە تایبەتی وەکو باسم کرد ئەم کەسە هاتە خزمەت پێغەمبەر درودی خوای لەسەر بی داوای کرد ئامۆژگاریم بکە، کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوە کە ئینسانی موسڵمان ئینسانی ئیماندار دەبی بەس پشت بەخۆی نەبەستی، دەبی کەسێکی خۆبایی نەبی، کەسێک بی بڵێ ینی ئەوەندە عوجبی هەبی بەخۆی وەکو بڵێن کە من پێویستیم بە کەس نییە، بۆ هەموو بابەتێک بۆ هەموو مەسەلە بۆ هەموو شتێک پشت بەخۆی بەستی، نەخێر، بەلکو ما خاب من استخار ولا ندم من استشار، يعني استخارە و استیشارە، یەکەم جار استیشارە مشورەتی ئەو کەسانەی کە ئەزمونیان هەیە لەو بابەتە، دووەم استیخارە ئەویش کە دوو ڕەکعەت نوێژە و دوعایەکی تایبەتە بۆ ئەوەی کە خوایە من دوای ئەوەی کە مشورەتم کرد دەمەوێت ئەو مەشروعەم لە پێشە خوایە تەوفیقم بدەیت. خاڵێکی تر بەڕێزان پێغەمبەر صلی الله علیه وسلم بزانە چەند جار 3 جار یعنی داوای کرد ئامۆژگاریم کە فەرمووی لا تەغضەب، باشە تەواو ئەوە زانیمان لا تەغضەب تووڕە نەبوو، جارێکی تر داوای کرد یا رەسوڵ الله هاتوومە ئامۆژگاریم کە فەرمووی دیسان لا تەغضەب 3 جار، بۆیە لێرە ئەمە خاڵێکی تر لە ڕووی نەفسی و پەروەردەیی شت کە دووبارە بووە کە 3 بارە بووە ئەمە جەختکردنە تەکیدکردنە لە بوو حکومەکە و لە بوو گرنگی بابەتەکەش، ئەو جە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوش ئەوەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بی وەکو پزیشکێک مامەڵەی دەکرد لەگەڵ خەڵک، یعنی ئەم کەسە کە هاتووتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم کە داوای ئامۆژگاری کردووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم ناخی ئەو کەسەی خوێندیتەوە، دەموچاوی ئەو کەسەی خوێندیتەوە، زانیتی ئەم کەسە زوو تووڕە دەبی، کەواتە گرفتەکەی دەستنیشان کرد، تەشخیصی نەخۆشیەکەی کرد، ئەو جا عیلاجەکەشی دیارە، چارەسەری عیلاجەکەی چییە؟ تووڕە مەبە، هەر لەبەرەوەش کە جاری دووەم داوا دەکە باشە هەر هیچ ئامۆژگاری تر نەبوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم کەسەی ئامۆژگاری تری ئەم کەسە بکە، بەدڵنیایی چۆن نەبووە، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم دەزانی عوقدەکەی ئەوەیە، دەزانی گرفتەکەی ئەوەیە،
دەزانی هەرچی لەوانەیە هەرچی هەڵەی کە ئەو تێدەکەوی بەهۆی تۆڕەبوونەکەیە، هەرچی گونەح و تاوان کە تووشەبی بەهۆی تۆڕەبوونەکەیە. وإلا لەوانەیە کەسێکی تر خەڵکی تر هاتووتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم داوای لێ کردووە ئەو ئامۆژگاری تری کردووە، خەڵکی تر ئامۆژگاری تری کردووە. لەبەرەوە کەسێک مەسەلەن خۆی لە خۆیەوە کەسێکی نەرمونیان بی، خۆی لە خۆیەوە کەسێکی هێواش و هێمن و هادئ بی، یعنی ئەو ئامۆژگاریە خۆی وایە خۆی بە زۆر تووڕە نابی. ئەگە من بێم نەسیحەتی بکەم بڵێم تووڕە مەبە، یعنی ئەم ئامۆژگاریە لە بۆ ئەو ناگونجی، دەبی لەوانێ ئامۆژگاری تر هەیە لە بۆ ئەو دەگونجی. بەڵام کەسێک کە بەبێ هوو تووڕە دەبی، هەر بە شتێکی بەسیط تێکەچی هەڵدەچی، ئەمەیە عیلاجەکەی. بۆیش یعنی چۆن پزیشک کاتی کە خەڵک دێتە لای ئایا پزیشک یەک دەرمان بۆ هەموو نەخۆشەکانی خۆی دەنووسی؟ یەک دەرمان دەنووسی؟ نەخێر، بەدڵنیایی نەخێر. ئەوەی کە دێتە لای لەوانەیە کۆمەڵە دەرمانی بۆی دەنووسی، ئەوەی دووەم کە دێتە لای کۆمەڵە دەرمانی تری عکسی ئەوانەی یەکەم. لەبەرەوە نەخۆشیەکەی ئەوەی یەکەم جیاوازە لە نەخۆشیەکەی ئەوەی دووەم. بۆیە ئەمە خاڵێکی گرنگە، یعنی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو پزیشکێکی دەرونیش مامەڵەی کردووە، زانیتی گرفتەکەی لە چێیە، ئیشکالەکەی لە چێیە، نەخۆشیەکەی لە پەیوەندی بە چووە هەیە. بۆیە تەنانەت دوو جار سێ جار دووبارەی کردەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم وەک ئەوەی پێ بڵێ ئەتوو جارێک ئەم نەخۆشیەی چارەسەرکە، ئەم گرفتە و عوقدەکەی خۆت چارەسەرکە، خلاص ئەتوو تووشی هیچ پێویستیت بە هیچ ئامۆژگاریتر نییە، پێویستیت بە هیچ نەسیحەت و شتێتر نییە، خلاص ئەمەیە مشکلەکەی تو. باشە. بۆیە یعنی ئیمامی عینی لە شەرحی صحیح بخاری لە عمدة القاری دەفەرمێت لعل الرجل كان غضوبا فوصاه بتركه. ئەمە بەڵگەیە لەسەرەوە کە ئەم کەسێکی زۆر تووڕە بووە، زۆر بە شتی بەسیط تووڕە دەبوو. ئەو جا بەڕێزان ئەگە بینە سەر خودی تووڕەبوون، هەرێ تووڕەبوون یعنی چی؟ پێناسەی تووڕەبوون چییە؟ زانایان چۆن پێناسەیان کردووە؟ دەفەرمون الغضب هو انفعال. انفعال يعني چی؟ هەڵچوون. تووڕەبوون بریتیە لە هەڵچوون. وقيل هو تغيير يحصل عند غليان دم القلب ليحصل عنه التشفي للصدر. دەفەرمون غضب تووڕەبوون بریتیە لە ئەو گۆڕانکاریەی کە ڕووی دەدە لە ئینسان کە وا دەکە خوینی دڵی کەسەکە بکوڵێ، یعنی ئەمە خوینی بکوڵێ لە ناو دڵی، ئەو جا هەوڵە دە چ بکە؟ انتقام بکە، تۆڵە بکەتەوە بۆ ئەوەی دڵی ئارام ببی. هەمومان هەستەکەین کاتی کە تووڕە دەبین، حتا لێرە دەڵێن کاریگەری لەسەر جەستەی ئینسان وا دەکە کە نەبەضاتی دڵی، یعنی لێدانی دڵی لە یەک چرکە زۆر ببی، زۆر بە خێرایی خۆشمان هەسەکەین، بە خێرایی مەسەلەن دڵی لێ دەدا. لەبەر چی؟ لەبەر ئەوە چونکە دەڵێ هەر لەبەرەوەش بەڕێزان ئینسان کاتی کە تووڕە دەبی، یعنی ئەوە هەیە عەقلی لە دەسەدا، ئەگەر عەقلیشی لە دەست نەدا بەتەئکید ئەو عەقل و تەرکیز و فکر و فکری ئەو کەسە لاوازە بی، کەمە بی، لەبەرەوە بڕیاری هەڵە دەدا، لەبەرەوە قسەی هەڵە دەکە. خۆ هەمومان دەزانین ئەوەی کە تووڕە دەبی دوای ماوەیەکی تر کە هێواش دەبیتەوە، کە هادێ دەبیتەوە، یعنی پێشەمان سەدا 90 سەدا بەلکو 99 پێشەمان دەبیتەوە ئەو قسانەی کە کردوویەتی، ئەو هەڵوێست و ئەو کردەوانەی کە ئەنجامی داوە بەڵام بوو ئەو کاتە وەکو بڵێن پێشچاوی تاری بووە، وەکو بڵێن کەسی نەناسیوە. بۆیە دەڵێ لەو کاتە دڵ ئەو خوینەی مزەخەیە، دڵ خوینی دەنێریت کە دڵ زۆر لێ دەدا، خوینی دەنێریت لە بوچێن دەردەنێری. طبعا خۆ دیارە خوین بەردەوام خۆ لە حالەتی ئاسایش خوین بڵێن دڵ خوینەکەی دەنێری لە بوو هەموو ئەندامانی لە شینسان. بەشێکی زۆر لەو خوینە کە دەنێری لە بوچێن دەردەنێری لە بوو مێشک دەنێری. هەر لەبەرەوەش ئینسان لە کاتی لەسەرخۆی لە کاتی هادئی بڕیارەکانی تەواوە، لەبەرەوە چونکە ئەوەندە خوینی چووە لە بوو مێشکی توانیتی بە شێوازێکی ڕاست و دروست بیر بکەتەوە، بڕیارێکی ڕاست بدە. بەڵام لە کاتی تووڕەبوون لەبەرەوە دەست و قاچ پێویستی بە خوینە، کابرا
لەو کاتە دەیەوێت بە دەست بۆشێنی دەیەوێت قاچ بۆشێنی لەو کاتە دەست و بۆیش دەبینی ئەو دەستە کابرا خۆی لەوانەیە هەست بە خۆی نەکە بە یەک بکس لەوانەیە دیوارە کونەکە ئەگە لە حالەتی ئەتیادی بی ئەو توانایە نییە ئەو قووەتەی نییە دەڵێ ئەو هەموو خوینە یعنی ئەو خوینەی کە لە حالەتی ئەتیادی کە سەدا نیزبەی ئەوەندە مەسەلەن کە دەچوو بوو مێشک ئەوەش لە بوو دەست و قاچی دەنێری دڵ لەبەرەوە پێویستی پێیتی ئەو کاتە پێویستی بە چووکە لە کاتی شەڕە باشە لەو کاتە نیزبەیەکی زۆر کەم خوین دەچی لە بچی لە بوو مێشک هەر لەبەر ئەوەش بڕیارەکانی هەڵە دەرەچی یان لەو کاتە کابرا وەکو گوتمان ئەسڵان عەقلی ئەگەر نەڵێن وەکو شێتان لێدی وەکو شێتان لێدی باشە یان عەقلی زۆر کەمە بوو لەبەرەوە خوین بە نیزبەیەکی کەم دەچتە مێشکی زیاتر دەچتە دەست و قاچی لەبەرەوە لە حالەتێکی وایە بوو ئەوەی کە ئەو ئیشی پێیتی طبعا بوێش کابرا تووشی ئەم حالەتە دەبی بۆیە دەڵێن غەلەیان دەمی القەلب یعنی خوینی دڵی ئەو کەسە وەکو بڵێن دەکوڵێ بۆیش ئەوها بەهێزی بە قووەت ئەوەی دەکە دەنێری لە بوو دەست و قاچەکانی بەڕێزان تووڕەبوون وەکو زانایان دەفەرمونون جیماع الشەڕی کوله تووڕەبوون کوکرەوەی هەموو کارێکی خراپ و ناشیا و قێزەون و شەڕە تووڕەبوون ئیمام جعفەر بن محەممەد یەک لە قسەکانی دەفەرمی چی الغەضب مفتاح كل شەڕ تووڕەبوون کلیلی هەموو شەڕێک کلیلی دەرگای هەموو شەڕێک ابن حەجەر دەجێرتەوە لە هەندێک لە زانایان دەفەرمونون تفكرت فيما قال يعني ما بستي بي أم حديثي إيميا فيما قال أي قول النبي صلى الله عليه وسلم لا تغضب تفكرت فيما قال فإذا الغضب يجمع الشر كله يعني باوردي كفكر ملو فرمودية كرد بوم دركة وتكتوربون همو شري درجاكاني شري كودكتو هلا براوش عبد الله بن المبارك يكا كلا قوراء مي إسلام كاتب سياريان ليكر قلت يعني يا عبد الله أجمع لنا حسن الخلق بيكوشا زحمة النبي بومان باسي روج برزي مان بوك يكوشا بيكوشا بومان باسي روج برزي بك فرموي ترك الغضب فرموي تورا مبا خلاص تورا وش تبرز كفاية بوي برزان لهرا روشتا بيسو ناشرينو قيزونكان توربونه لبرش لبروا چونکە کاریگەری لەسەر سروشتی ئینسانەکە کاریگەری لەسەر سروشتی ئینسانەکە بەلکو ئینسان لە مرۆڤایەتی خۆی دەردەکە دەیبەت بوو ئاژەڵی بوو ژیانی ئاژەڵی بوو لەبەرەوە چونکە ئاژەڵ هیچ پێوەری نییە هیچ مقیاسی نیە ئاژەڵ القوي يأكل الضعيف جوناڵێن شەریعەة الغابە چێ ئاژەڵێک بەهێزترە دەچی ئەوی تری دەکوژی لەناو دەبات دەیخۆت باشە بۆیە دەڵێ تۆڕەبوون وا لە ئینسانەکە کە ئینسان دەیان هەڵس و کەوتی ناشرین و ناشیا و ئەنجام بدە کە بۆ نمونە تووڕەبوون وا دەکە کە ئینسان قسەی ڕق بکە دوای ئەوە کە تووڕەتر بوو جوین دەدا دوای ئەوە کە تووڕەتر بوو چ دەکە دەچی ئیتر بە دەست و بە پێ بە قاچ بە هەموو شێوازێک دەیەوێت ئەزیەتی ئەو کەسە بدە ئەوەی بەرامبەرەکەی ئەو جا دوایە کە زیاتر بوو بەلکو لەوانەیە بچی بە چەقوو بە شمشێر و بەوانە ئەو جا لەوە زیاتر ئەو جا هەتا بە سیلاح و هەتا حالەتی کوشتنیش چەند کەس کوژراوە ڕۆژانە ئێمە دەبیستین دەبینین چەند کەس دەکوژرێ هۆکارەکەی وەڵاهی لەسەر شتێکی زۆر بەسیط نەفەرێک کوژرا بوو ئەوەی هەڵچوونە کابرا عەقلی لەدەستدا و لەو کاتە دوایش لە ئەگەر طبعاً کە حوکمی ئیسلام نەبی کە ئەو کەسە دەبی بکوژرێتەوە بەڵام لە سجن دەڕزی هەتا دەمری دەزانی چەند پێشەمان دەبیتەوە دائیمەن 24 ساعت لە فکریتی باشە من چۆن وام لە خۆم کرد بوو من ئەو کەسەم کوشت لەسەر چی ئاخر بۆ خۆم ژیانی خۆم تاڵ کرد هەتا بڵێن مردن یان تەلاق مەسەلەن هەرێ تەلاق یعنی هەر لەسەر تۆڕەبوونە کاتی کە ژن و مرد زۆر جار هەیە لەسەر ڕاستە تەلاق یەکێکە لە چارەسەری لە نێوان ژن و مردەکە هیچ چارە نەبی لە بڵێن کە پەیوەندیان بەردەوامی بەڵام ئایا هەمووی وایە والله زۆر جار لەسەر شتێکی زۆر بەسیتە کابرا ژنی تەلاق ژنەکەی تەلاق دەدا ئەو جا دوایە دێتن پێشەمانە بی دەستی دەمەلا ماچەکە بەس دەڵێ وەرە مامۆستالوم چاکەوە
ها باشا ادي لو خود توش کرد لو طلاق دا هەمووی لە تۆڕەبوونە بۆیە بەڕاستی تۆڕەبوون کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر تاک و لەسەر کۆمەڵگا بۆیە بابەتێکی زۆر گرنگە بەڕێزان بابەتێکی زۆر گەورەیە کاریگەریەکەی نەک لەسەر تاکە بەلکو لەسەر کۆمەلگایە کاتی کە کۆمەلگایەکی هەموو ڕک لە یەکتر و هەموو بغض و کین و هەموو بڵێن پەیوەندی لە ناو خەڵک کە نهێنیەکانی خەڵک بڵێن کەشف بن و هەتا دوای عطاء بن أبي رباح يكك لأئمة تابعين قسيك جواني هذا فرميت ما أبكى العلماء بكاء آخر العمر من غضبة يغضبها أحدهم فتهدم عمل 50 سنة أو 60 سنة أو 70 سنة ورب غضبة أقحمت صاحبها مقحما ما استقاله. ده فرميت يعني يعني غير أوشتا هیچ تتر وەکو بڵێن هەموو شتتر ئەهوانترە ئاسانترە بەڵام ئەم شتە وا دەکە کە تەنانەت زانایان لە بووی بگرین. دەفەرمێت هیچ شتێک نییە کە زانایان بگەتە ئاستی ئەوەی کە بووی بگرین لەوەی کاتی کە کەسێک بەهۆی تۆڕەبوونەوە کردەوەی 50 ساڵ یان 60 ساڵ یان 70 ساڵ بەلکو دەفەرمێت جار وهەیە تۆڕەبوونێک دەبیتە هۆی ئەوەی کەسەکە هەموو کردەوەکانی پۆچەڵ ببیتەوە. بۆی بەڕاستی یعنی بابەتێکی زۆر بڵێن هەستیار و مەترسیدارە. خاڵێکی تر بەڕێزان ئەویش هەرێ خەلک بەعام چەند جوورە یعنی جووری خەلک بەنسبەت تۆڕەبوون طبعا لە فەرمودەیەکە ئیمامی ترمذی ڕیوایەتەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی جوورەکانی خەلکە کە ئەسنافی خەلکەکە کە ئەوەی پەیوەندی بە تۆڕەبوونەوە هەیە دەفەرمێت ئەلا ئین بەنی ئادەمە خولقوا على طبقات شتى بەنی ئادەم دروست کراوە لەسەر چەند طبقەیەک و چەند ئاستێک. دەفەرمێت بطيء الغضب سريع الفيء جووری یەکەم بطيء الغضب سريع الفيء يعني کۆمەڵە کەس هەن زۆر درەنگ تووڕە دەبن بەڵام کە تووڕەش بوون زوو چا دەبنەوە. بەڵام جوورێکی ترمان هەیە سريع الغضب سريع الفيء يعني زوو تووڕە دەبی و زوو چا دەبیتەوە. جووری سێیەم سريع الغضب بطيء الفيء زوو تووڕە دەبی بەڵام درەنگ چا دەبیتەوە. ئەو صنفی چوارەم بطيء الغضب بطيء الفيء زۆر درەنگ تووڕە دەبی بەڵام کە تووڕەش بوو چا نابیتەوە یان زۆر درەنگ چا دەبیتەوە. دوای دەفەرمی چی دەفەرمێت ئەلا وخەیڕهم چاکترینیان بطيء الغضب سريع الفيء چاکترین صنف لە خەلک ئەوەیە کە زۆر درەنگ تووڕەبی بەڵام کە تووڕەش بوو زوو چابیتەوە ئەمە چاکترینیانە. وشەڕهم سريع الغضب بطيء الفيء خراپترینیشان ئەوەیە کە هەر بە شتێکی بەسیط تووڕە دەبی دوایش کە تووڕە بوو بەچی چا دەبیتەوە چا نابیتەوە ساڵێکی پێدەچی هەتا چا دەبیتەوە لە بیری ناچی. ئەمە خراپترینیان بڵێن خراپترین جوورەکەیە. بۆیە ئەم چوار جوورە هەیە باوی بزان هەر یەک لەمە ئێمە لە چی صنفەکین لە چی جوورەکین لەم چوار جوورە. خاڵی تری گرنگ بەڕێزان ئەدی چارەسەر چییە لە بۆ تۆڕەبوون؟ چارەسەر بزانە بەڕێزان ئیسلام چارەسەری لە بۆ هەموو شتێکی داناوە. هەر گرفتێک هەر ئیشکالێک هەر مشکلەیەک چارەسەری هەیە کاکە وەرە بزانە ئیسلام چت پێ دەڵێ بزانە قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی ئامۆژگاری دەکە زانایان چ دەڵێن چۆن چارەسەری ئەم گرفتە بکەم ئەو کەسە کە تووڕە ببی چ بکە. بە چەند خاڵێک بە خێرایی. خاڵی یەکەم ئەویش ئەوەیە کە ئینسان کاتی کە تووڕە بوو استیعاذە بکە ئەعوذ بالله من الشیطان الرجیم. بەڕێزان گرنگ وایە تو ئاگات لە خۆت بی لەوانەیە یەکێک بڵێ جا لەو کاتێکە من تووڕە بووم نا دەبی ئینسانی ئیماندار ئینسانی مسلمان نابی یعنی ئەمە ئیمانەکەی لاوازە کاتی کە تووڕە بوو بابی خۆی ناناسی هیچ شتی لە بیر نامینی عەقڵی خۆی لە دەسەدا ئینسانی مسلمان نابی وابی. ئینسانی ئیماندار لە هەموو حالەتێک دەبی خوای لە بیر بی دەبی دینەکەی لە بیر بی. لەو کاتە بە شەرەقەی چێکە شەیطان زەفەری پێکرد تووڕە بوو بەڵام استعاذە بکە. خوای گەورە دەفەرمێت وئیما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه سميع عليم. ئەمە لە شەیطانە تووڕەبوون لە شەیطان وا دەکە کە ئینسان تووڕە بی بۆیە استعاذە بکە بڵێ ئەعوذ بالله من الشيطان الرجيم بۆ ئەوەی کە ئەمە حالەتێکە ئەمە خاڵە یەکەم. لە صحیحیندا لە بخاری مسلم هاتووە کە دەفەرمێت دوو کەس دوو پیاو لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم
شەڕێک هاتن دەموچاوی هەردووکیان سۆر ببووە سۆر هەلگەڕابوو ئەو جوینی بەوی تری دەدا ئەو جوینی بەوی تری دەدا بە قسە نەک بە دەست و بە قسە لە بەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم ها دەفەرمێت ونحن عنده جلوس ئێمە دانیشتبوون لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ها ئەم دوو کەسە ئەو جوینی بەویدی دەدا ئەو جوینی بەویدی دەدا ها قد احمر وجهه دەموچاوی سۆر هەلگەڕابوو فقال النبي صلى الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی چی إني لأعلم كلمة لو قالها لذهب عنه ما يجد لو قال أعوذ بالله من الشيطان الرجيم فەرمووی والله من وشەیەک هەیە دەزانم ئەگەر هەر یەک لەوانە ئێستا ئەم وشەیە بڵێن ئەو تۆڕەبوونەکەی لا دەچی ئەویش أعوذ بالله من الشيطان الرجيم لەبەرەوە چکەوکو گوتمان شەیطان وا دەکە کە ئینسان تووڕەبی لەسەر ناحەق ئەو جا بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم ئەمە خاڵەیەکە خاڵی دووەم السكوت عن الكلام بەڕێزان لەو کاتە خۆ زۆر جار ئاگرەکە بەچی خۆشەبی ئەتو قسەیەکت بەوی گوت ئەوی سێ قسێ ترت بە تو گوت دوایە تو دێترت بەو گوت دوای ئەویش خوڕانەوەستی لەو کاتە کەواتە چی لێ دێ وردە قسە لە قسە دەرەچی دوای دێتە دەست و قاچ و ئەو جا دوایە لەوەش دەرەچی دە شتەکە گەورەترە بێ هەتا کوشتن دەچی بۆیە باشترین حەل ئەوەیە قسە مەکە بەلکو بە پێچەوەنەوە والله قسە بکەی ئەو لەوانەیە پێی خۆش بی بەرامبەرەکەت هیچ جابی مەدەوە هەر لە خۆیەوە خۆی دەتەقی خۆی لە تووڕەبوونی خۆی بتەقی هیچ وەڵامی مەدەوە معنەوە نییە تو دەرحەقەتی ئەو نای نە ئەمە وەڵامەکە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە ابن عباس دەجێرتەوە کە ئیمام ئەحمەد ڕیوایەتەکە دەفەرمێت إذا غضب أحدكم فليسكت قالها ثلاثا إذا غضب أحدكم فليسكت هەر کاتێک لە ئێوە کەسێک لە ئێوە تووڕەبوو با بێدەنگ بی سێ جار بفەرمووی با بێدەنگ بی قسە نەکە کاکە دادێتەوە ئەو کەسە چەند هەڵچوو بیت دادێتەوە مشکلەکە حەلەبی خاڵی سێم ذکر الله تعالى بەڵێ لەو کاتە چاکترین کاتە باشترین کاتە بۆ ئەوەی ئینسان یادی خوای گەورە بکە خوا لەبیر نەکە خوا دەفەرمێت ئەلا بذکر الله تطمئن القلوب آخر دڵی تو پڕ بووە خوینەکە کوڵاوە تو هەڵچووی تووڕە بووی هەیە دڵەکە دوور بوو دوور کەوتەوە لە خوا و لە یادی خوا بەڵام بە ذکری خوای گەورە دڵ ئارامە بی بەڕێزان ئەمە قسەی خوایە خوا دەفەرمێت ئەلا بذکر الله تطمئن القلوب تو ناتەوێت دڵت هێواش بیتەوە ئارام ببیەوە تووڕەبوونەکەت نەبینی ذکری خوا بکە یادی خوا بکە تسبیحات بکە استغفر الله بکە ها دڵت دادێتەوە ئیسراحەتەکەی ئەلا بذکر الله تطمئن القلوب خاڵێکی تر بەڕێزان ئەویش ئەوەیە کە ئەتو بیر بکەوە دائما بیر لە عاقبەتەکەی بکەوە دائما لە کاتی تۆڕەبوون تو شتێکی وا مەکە شتێکی وا مەڵێ هەڵوێستێکی وا منوێنە کە پێشەمان بیەوە لەسەری بزانە تەڕەتوباتی زۆر خراپ دەکەویتە سەرت یعنی بیر بکەوە ئەمە پەیوەندی بە بیرکردنەوەیە خاڵی پێنجەم بەڕێزان زانایان دەفەرمون هەیئەتی خۆت بگۆڕە حالەتی خۆت بگۆڕە دەفەرمون ئەگەر بە پێوە بی مەسەن لەو کاتەکە تو تووڕەی بە پێوەی دانیش ئەگەر لەو کاتەکە تو تووڕەی دانیشتبی هەڵکەوە ها بۆ ئەوەی هادئ ببی ئەمە حتا زانستی دەروون ناسیش ئەمەمان پێ دەڵێ یعنی ئینسان کاتی کە بە پێوەیە زیاتر مساعدە یارمەتی دەرە بۆ ئەوی کە ئینسان زیاتر تووڕەبی ملاحەزەناکەن بوو نمونە مەسەلەن خەتیب لەسەر مینبەر یعنی ئێستا من ئەوە دانیشتیمە لەسەر مێز و کورسی محاضرەکەم ناتوانم هەوارکەم ئەو هاتو ینی خۆم شاوشکەم تووڕە من دانیشتیمە بەهادەیی بەڵام ئێستا ئەگە چوومە سەر مینبەر ئەو لەن مینبەرەکە بەرزە خۆشم بە پێوەمە هەر لەبەرەوەش دەبینی خەتیبێ وایە ها پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی کە دەفەرمێت کاتی لە خوتبەی کە خوتبەی دەخوێن ها کەئەنەه منذر جەیش ئەوەندە بوو حالەتەکە هەیئەتەکەوە لە جەیەکی بەرز باشە تو ئەگەر بە پێوە بی کە تو تووڕە بووی بچیە سەر قاندرمە و بچیە سەربان والله هەر دەبی ئاگر نه دابەزە ئەگەر لە سەربان بی دابەزە وەرە خوارەوە ئەگەر بە پێوە بی دانیشە ئەگەر دانیشتبی پاڵکەوە دڵنیابە ئەمە چارەسەرە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبوو ذەر دەجێرتەوە کە حديثك إمام أحمد روايتك دفرميت بيغمبر صلى الله عليه وسلم فرموي إذا غضب أحدكم وهو قائم فليجلس فإذا ذهب عنه فليجلس فإن ذهب عنه الغضب وإلا فليضطجع أجر توربونا كيشو أو خير على خير أجر نا بابالكوي أجر هر هشتو توريا بابالكوي خالي شاشن بريزان أوش أويا
کابرا بچی ئاوەک بە خوددا بکە یان بەلای کەمەوە دەستنوێژێک بگری دەستنوێژ نوێ بکەتەوە لەبەرچی لەبەرەوە چووکە تووڕەبوونەکە وەکو گوتمان لە شەیتانە شەیتانیش لە ئاگر دروست کراوە ئاگریش بە ئاودا دەکوژێتەوە ئاگریش بە ئاو دەکوژێتەوە بەڕێزان فەرمودەیەکی صحیحمان هەیە ئیمامی ئەحمەد ڕیوایەتەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی چی إن الغضب من الشيطان تووڕەبوون لە شەیتانە وإن الشيطان من النار شەیتانیش لە ئاگر دروست کراوە وإنما تطفئ النار بالماء ئاگریش بە ئاو دەکوژێتەوە فإذا غضب أحدكم فليتوضأ هەر کاتێک لە ئێوە کەس لە ئێوە تووڕەبوو با بچی چ بکە دەستنوێژێک بگری خاڵی حەفتەم أن يملك نفسه ويتذكر الإنسان قدرة الله عليه يعني بەڕێزان ئینسان دەبی کنترۆلی خۆی لە دەست نەدا ئینسانی ئیماندار ئینسانی مسلمان نابی بڵێ باشە تو ئەو هەموو خاڵە چۆن لەو کاتە من بەبیرم دێتەوە نییە دەبی بەبیری دێتەوە ئەگەر خود بە ئیماندار و خود بە مسلمان بزانی خود بە پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلام و شوێنکەوتووی پێغەمبەری خوای بدرودی خوای لەسەر ئەمە هەموو ئامۆژگاریەکانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم بۆ ئێمە لەو کاتە ئینسان نابی ئینسانی واللهی نەک ئینسانی مسلمان ئینسانی عاقل و ژیر يعني ئەوەی کەم هەر بێدینیشە هەر ملحدە ئیمانی بە هیچ دینێکیش نییە بەڵام حەز ناکەت کەسایەتێکی خۆی لەدەست بدە کەسایەت حەزەکەت کەسایەتیەکی بەهێزی هەبی لەناو کۆمەلگا کەسایەتی خۆی بپارێزی واللهی کۆنتڕۆلی خۆی لەدەست نادا لەبەرەوە چکە خۆی کەمەبی خۆی بچووکەبی خۆی دەبیتە گاڵتە جاری خەڵک لەو کاتە هەر قسەیەک لە دەمی دەرچوو بکە و هەر کردەوەیەک هەر هەرسوکەوتە بکە نابی دەبی کۆنتڕۆلی خۆی لەدەست نەدا بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی صحیح کە لە صحیحین داهاتووە بخاری مسلم ڕیواتیان کردووە فەرمودەی ئەبوو هورەیرەیە دەفەرمی چی پێغەمبەر صلی الله علیه و سلم ليس الشديد بالسرعة وإنما الشديد الذي يملك نفسه عند الغضب کاکە ئازایەتی ئەوە نییە واللهی ئەو قسەیەکی بە من گۆ شاربێ من دە قسەم پێگوت ئەو زلەیەکی لێدا من سرم پان کردەوە من بلوکەکەم لەسەریدا کاکە ئەمە ئازایەتی نییە بەخوا ئازایەتیان کابرا قسەیەکی کرد بوکسێکی لێدا من چوم گولەیەکم لێدا ئەمە ئازایەتی نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمیت ئازایەتی ئەوەیە کە تو لەو کاتە کۆنتڕۆلی خۆت لەدەست نەدەی ئازایەتی ئەوەیە کە تو دینی خۆت لەدەست نەدەی کەسایەتی خۆت لەدەست نەدەی شخصیەتی خۆت شەهامەت و سنجینی خۆت لەدەست نەدەی ئەمەیە ئازایەتی بەڕێزان خاڵی هەشتەم ئەویش ئەوەیە کە ئینسان خۆی بڕازێنتەوە بە دوو ڕەوشتی زۆر گرنگ زۆر بەرز زۆر مهم ئەویش خلق الحلم والأنات حلم و ئەنات چییە طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیەک لە سەحابەکانی فەرمووی الأشجع بن عبد القيس فەرمووی إن فيك خصلتين يحبهما الله الحلم والأنات إمام مسلم روايتي كردووە فەرمووی ئەی ئەشجع دەزانی ئەتو دوو صیفەتت تێدایە خوای گەورە خۆشیان دەوێت ئەم دوو صیفەتە حلم و ئەنات نەرمونیانی و هادئی هێمنی نەرمونیانی و هێمنی دوو صیفەتی زۆر خوا ئەم صیفەتانەیان خۆش دەوێت بەڕێزان با خۆمان بکەینە خۆشەویستی خوا لەو کاتە با هەڵەکە بخۆزینەوە با کۆنتڕۆلی خۆمان لەدەست نەدەین خوای گەورە بەرزت دەکەتەوە واللهی خوا تۆڵەت لۆ دەکەتەوە باشە بۆیە خوای گەورە کە دەفەرمی چی والكاظمين الغيظ والعافين عن الناس كاظمين الغيظ يعني چی يعني ئەوانەی لە کاتی تووڕەبوونەوەکەی خۆیان قوتە دەن نایلم بێتە دەر قوتە دەن بۆیە دەجێرنەوە دەڵێن عەلی کوڕی حوسەینی کوڕی عەلی کوڕی ئەبی طالب کەنیزەیەکی هەبووە دایمەن کە ئەو دەستنوێژێکی دەکرد مەسینەکەی بۆی دەهینا بۆی دەستنوێژەکەی بگری دەڵێ جارێک مەسینەکەی لە دەستی بەر بووە بەسەری ئیمامی عەلی کوڕی حوسەین کەوت طبعا مەسینەش ئەو کاتە بە ئاسن بووە دەڵێ ڕەسەن سەری بریندار بوو لەو کاتە کەنیزەکە ترسا گوتی والله ئێستا لەوانەیە لێم بدە بمکوژی یعنی دیتی زۆر پێتێک چوو لەو کاتە بزانە کەنیزەکە بەبیری هێناوە بەبیری ئیمامی عەلی کوڕی حوسەین فەرمووی إن الله قال والكاظمين الغيظ ئاگادار بە يعني هیچ هەرس و کەوت نەکەی ئاگادار بە خوای گەورە دەفەرمێت والكاظمين الغيظ خوای گەورە دەفەرمێت ئەو کەسانەی کە تووڕەبوونەکەی خۆیان قوت بدەنەوە ئەو جا بزانە فەرمووی قد كظمت غيظي تووڕەبوونەوەکەی خۆم قوت داوە يعني سبحان الله ئەگەر ئێمە بینیان ئەگەر لەوانەیە لەو کاتە بێت ئەوەندێتر تووڕەبی بڵێ یعنی تو ئەو کاتنەت کرد سەری منت بریندار کرد ئەو جا نەسیحەتم دەکەی هەزار قسەجی پێ بڵێ بەڵام بەڕێزان ئەمە قسەی خوایە کەلامی خوایە چۆن ڕەت دەکەیەوە با لەلایەن کەسەکە وبی کە کەنیزەش بی
فرموي قد كظمت غيظ أو جاء دعاء فرموي بس خواي قوراني فرموه بس والكاظمين الغيظ فرموي والعافين عن الناس بس أو عندك كفاية نية كتوربونا كي خود قدا وقردنج منش آزاناكي وعفوش مناكي أو جاء فرموي قد عفوت عنك خواد فرميت بلي قد عفوت عنك برو من أتوشم عفو كردي أو جاء ديسان كان طماع بو أو كنيزية فرموي خواي قورا شتكتريش فرموي والله يحب المحسنين خوا کەسی چاکەکاری خۆش دەوێت نەک تەنیا تووڕەبوونەوەکەی خۆت قوتدا و ئەمرت عەفو کرد نا شتێتریشم دەوێت خوا چاکەکاری خۆش دەوێت ئەوجا فەرمووی اذهبي فأنت حرة لوجه الله سبحان الله فەرمووی بڕۆ ئەتوو ئازادی لە پێناو خوای گەورە ئەمەش چاک یعنی ئەم بەربوونەوەی مەسینە و ئەوە سەری بریندار بوو بە خێر و نعمەت لەبوو ئەو کەنیزەیە أو جل فرمودي كترك بيغمر صلى الله عليه وسلم فرموي من كظم غيظا وهو يستطيع أن ينفذه دعاه الله يوم القيامة على رؤوس الخلائق حتى يخيره من أي الحور العين شاء سبحان الله أبو داود وترمذي بن ماجه روايتك بيغمر صلى الله عليه وسلم ده فرمي شيء أو كسيك توربنا كي خوي قوت بدا وبشتواني ها مسيك أقبل ولا يجد صلاة منية والله هيك بيناكري أمنا یەکێک دتوانی هەرسوکە و دتوانی وەڵام بدەتەوە دتوانی ئەزیەتی پێ بگەینی بەس لە پێناو خوای گەورە تووڕەبوونەوەکەی خۆت قوتە لە ڕوژی قیامەت خوای گەورە لە نێو هەموو ئەو خەلکانە بەرزەکەتەوە و پاداشتی دەدەتەوە بەڕێزان کاتمان و تەواو بوو خاڵی ئەخیر کە گرنگە ئەویش وەکو گوتمان هەموو تووڕەبوونێک مەذموم نییە لە شەرع ئەو تووڕەبوونەی کە لە کاتی کە سنووری خوای گەورە دەبەزیت کاتی کە شتی حرام دەکرێت کاتی کە منکەرات و فاحش و بێئەمری خوا دەکرێت واجبە لەسەر ئینسان کە تووڕەبی لەو کاتە الحب في الله والبغض في الله ئینسان هەر شتێک کە خۆشی بوێت دڵی پێ خۆش بی لە پێناو خوا شتێک کە ڕکی لێ بیتەوە لە پێناو خوای گەورە بۆیش یعنی خوای گەورە دەفەرمی چی کە قاتلوهم يعذبهم الله بأيديكم ويخزيهم وينصركم عليهم ويشفي صدور قوم مؤمنين ويذهب غيظ قلوبهم هلو كاتا مسلمانان توربوينا بو اوي كاتو برو اوان بيان كوشا بو اوي مسلمانان دليان او بخوتوا او جاء خاتو عائشة جيرتوا كحديثك لصحيحين دهاتوا دفرميت ما انتقم رسول الله صلى الله عليه وسلم لنفسه في شيء قط إلا أن تنتهك حرمة الله فينتقم الله بها بيغمر صلى الله عليه وسلم قد تور نبوة لبو خوي بس لبو أو كاتتو ربوة زورش تو ربوة كاتيكا شتي حرام أنجام دراوة بل كجابر دفرميت بيغمر صلى الله عليه وسلم إذا غضب احمرت عيناه وعلى صوته واشتد غضبه كأنه منذر جيش أوش متفق عليه دفرميت بيغمر صلى الله عليه وسلم كتورة دبو دمو تشاوي صور هالدقرا أو جا تشاوي صور دبو أو جا دنجي برز دبو و تورة دبو وكو أوي بلين كجيشة كي منذري جيشة وغير بيغمبران تريش موسى عليه السلام ولما رجع موسى إلى قومه غضبان أسفا موسى عليه السلام بوشي توربو قال بئس ما خلفتموني من بعدي كاتك بيني خلكك خريكي عبادتي مانجاك ياندرس كردبو سامري وأنا أو جاء يونس عليه السلام وذنوني إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه كاتك أو ده صالة دعوي كركز بجينا شو توربو أو جاء خواي جورك خستيانو زكي حوت أو جاء فرموي فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين بل كنت توربون يكك لصفات خواي جورا فرزا سيكك لصفات خواي جورا خوا تورا دبي بلام توربوني خوا جيايا لقال توربوني خلق أما نبي إنسان تشبيه بك شون خوا تورا دبي أما غضب يليق بجلاله نبي تشبيه بك بتوربوني إنسان بلام خوا تورا دبي بلا تورا دبي لا إنسانش تورا دبي كاتك بلين سربيشي فرمانكان خوا بك خواي جور دفرميت كاتك تورا دبو دفرميت طولان لدكتوا فلما آسفونا انتقمنا منهم فلما آسفونا يعني أغضبونا انتقمنا منهم هر كاتك إما تورا دكان إماش طولان لدكينوا بوي إنسان دبي خوي ببارزي لويك خوال خوي تورا نكا بو أويك بلين ديني شي لدى سادتنو والدنيا وقيامتي شي لدى الزدت برزان قصة زورة إما بو أندازة إن شاء الله كوتاي بيدينين كاتمان بسرش شوا خواهي قورة همولا يكسر كوتوبك
واما لێ بکە کە ئینسان ئەو شتانەی فێر ببی جێبەجێ بکە و کۆنتترۆلی خۆی لە دەست نەدە بە تایبەتی کاتی تووڕەبوون بۆ ئەوەی کە پێش هەموو شتێک خی گەورە لە خۆی تۆڕانەکە ئینشاءالله خی گەورە هاوکار و یار و یارمەتی هەموو لایەک ئینشاءالله و تعالى وآخر دعوانا الحمد لله رب العالمين.